نەکەی بۆ کوڕ و کەس و کارەکەت، نەکەی بۆ دەسەڵاتی دوای خۆت، بۆ بزنس و پارەی دوای خۆت، بۆ ژێرپەی مناڵەکانت قیامەتی خۆت بدۆڕ. لا الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشک و برایانی کوردی مسلمانم لە هەر شوێنێکن داوا ئەکەم لە خوای پەروەردگار تەندروستیتان باش بکات، ماڵ و بناوتان سەلامەت کا و هەموو لایەکمان لە بەهەشتی پان و بەرینا کۆ بکات. خۆشەویستان، خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. ئەی ئەو کەسانی کەوەها لەسەر زەوی ئەژێن، فلا تغرنكم الحياة الدنيا، ژیانی دنیا مەغرورتان نەکا، ملوورتان نەکا، لە ئەسڵی خۆتان نەتان شێوێنێ. و ئەو ئەسڵی شێواندنە ئەوەیە کە لە کۆتاییە تۆ ڕێگەی خوا و ناسینی قیامەتی خۆت لەبیرەچێتەوە، کە پێویستە من و تۆی عاقڵ بۆ یەک جاریش بێ پرسیار لە خۆمان بکەین ئایا نوح کە 1000 ساڵ تەمەنی کرد کۆتایەکەی ئێستا لە بەرزەخە و چاوەڕێی قیامەتەکە؟ پرسیار لە خۆمان بکەین بۆ کەسێکی دەسەڵاتدار کە پێی وایە ئەو کورسیەی ژێری هەتا قیامەت لە ژێریا ئەبێ، لە کاتێکا سولەیمان عليه الصلاة والسلام یەکێ بوو لەو مەلیکانەی کە داوای کرد لە خوای پەروەردگار مڵک نەداتە کەس دوای ئەوە بە ئەندازەی ئەو، لە کاتێکا کۆماندۆ و هێزە عەسکەری و جێیشەکەی جنۆکەکان بوون لە چاوتروکانێکە عەرشی مەلیکە بەڵقیسی بۆ ئەهێنن لە بەردەمیان دایەنن بە یەک چاوتروکانن، لە کاتێکا کە جێیشەکەی ئەڕۆی بۆ شەڕ یاخود بۆ ئیشێک دەرچوایە تەیر و توور ئەهاتن لەبان سەری سێبەریان ئەکرد بۆی خۆر لیان نەدا و ئەزێت نەکێشن، لە کاتێکا مێرولە بە زمانی سولەیمان قسەی ئەکرد عليه الصلاة والسلام. کۆتایەکە ئێستا لە بەرزەخە و چاوەڕێی قیامەتە. ئەمە نمونەی دەسەڵاتە، نمونەی کەسێک کە خوای پەروەردگار ئیشی بۆ ئاسانەکات، نمونەی پێغەمبەر داود عليه الصلاة والسلام. وألنا له الحديد، خوای گەورە لە قورئانە فەرمێ ئاسنمان وەکو لوقم لێ کردبوو بووی، ئاسن وە قوڕە سەناعە ئەیتوانی شتی پێ دروستکە، کە کاتێک ئاسن وەکو ئەم بەردە ڕقە ئیلا ئەبێ ئێمەی داما و بە مەعامل و مەعادنی گەورە بکەینە کوورەوە. ئەها خوای پەروەردگار کاتی ئیشت بۆ ئاسانەکە لەبەر ئەوەیە کە تاقی دەکاتەوە، هەروەکو داود و سولەیمانیش باسیەوەکەن کە خوای پەروەردگار ئێمەی تاقی کردێتەوە. ئەمە نمونەی پیاوچاکان. تۆ پرسیوتە لە نەمرود، لە کاتێکە نەمرود بە خەڵکی ئەوت من خوام، یەک مێشولەیەک چووە لوتیەوە، چوو بۆ ناو سەری بە نەعل ئەی کێشایە سەر خۆیە کە خەڵک لە دەور پشتی دا ئەنشتن بەزەیان پیا هاتۆ. لە قیمەی دەسەڵات خۆی بەخوا ئەزانێت منافەسەی خوایەتی ئەڵڵا ئەکا لە ڕوبوبیەت و لە دەسەڵات بە نەعلە کێشێتە سەر خۆیە لە بەردەم ئەوانەی کەوەها ماستاوچی و پەردەوان و دەرگەوانی. بپرسە لە مێژوو ڕۆ چۆ بەناو بوونی ئینسانەکانە. ئەو فیرعەونەی کەوەها چەند ساڵ بەنی ئیسرائیلی زەلیل کرد، ئەویت ئەنە ڕەبوکم الأعلى، من خوای هەرە گەورەی ئێوەم، ئەویت ما ئوریکم ئیلا ما ئەڕا، هیچ شتێ نییە لەوەی کە من بە گەورەتر ئەیبینم ئیلا ئەبێ ئەوە ببینن، وما ئەهدیکم ئیلا سەبیلە ڕەشاد، هیچ شتێک نییە کە من پێتان بڵێم ئیلا ڕێگەی پیاوەتی و چاکە و خۆشگوزەرانیە. کاتێک کە کەوتە دوای بەنی ئیسرائیلی مستەضعەف کە بەحرەکە شەق بوو بۆ بەنی ئیسرائیل و موسا پەڕیە ئەو بەر فیرعەون کە لە ناو ئاوەکەیە غەرق بوو، شۆراوی دەریای سوور سوێری دەریاکە پێیوت هەرچەندێ لە دەسەڵات و قیمە و توانایابی، هەرچەندێ خەڵک بکەیتە کونی گەرم و سجنەوە و عەزیەتی خەڵکی هەژار و داما و بدەی، کۆتایەکەت ئەوە بێت کە سوێری دەریاکە شرینی دەسەڵات و قووەت و پارە و سەروەت و سامانی لە دەمیان تاڵ کرد. ئەو کاتە زانی کە خوای هارون و موسا ڕاستە و ئەم لەسەر باتڵە، لەسەر ملوڕی و نەزانی و نەفامیە. ئەمە ئەم سەرزەویە کە ئێستا من تایەم، ئەم وڵاتە پێی ئەوترێ نیوزیلەندا. نیوزیلەندا بە ئەسڵ هین میلەتێکە کە پێی ئەوترێ ماوری، هەروەکو چۆن تۆ کوردی گوێ لە من ئەگری ئەڵێ خاکەکەم داگیر کراوە، دڵنیا بە نە تورک نە فارس نە عەرەب لێی ناخوا. بپرسە ئەوەی کە هاتن ئەم وڵاتەیان دەست بەسەراگرت بە هەزاران و سەدان هەزار خەڵکی ئەسڵی ئەم وڵاتەیان کوشت، ئێستا ئەوانیان کوشت، ئەوانیش لە دنیا نەماون. نەکەی بۆ کوڕ و کەس و کارەکەت، نەکەی بۆ دەسەڵاتی دوای خۆت، بۆ بزنس و پارەی دوای خۆت، بۆ ژێرپەی مناڵەکانت قیامەتی خۆت بدۆڕێت. جوانی و سەرکێشی ئەم وڵاتە بە ئەندازەیەکە تعجب ئەکەی ئەوەی هاتووە شەڕی لەسەری کردووە ئێستا جێی هێشت بێ.
ئەوەیە کۆتاییەکەی. بۆ نەتپرسی لەوەی دیکتاتۆرەکان کە کردیان، قەزافی چی کرد، سەدام حوسێن چی کرد، عەلی عەبدوڵڵا ساڵح چی کرد، حوسنی موبارەک چی کرد، کۆتاییەکەیان مناڵە ورتکە کوشتیانی، بەدەستی نەزان و نەفام کوژران، لە ناو سجنا مردن، بە زەلیلی دنیایان جێشت. بۆ نەکەی ئامان ئەگەر دەوڵەمەنی ماڵی خەڵک بخۆی بە ناحەق، ئەگەر دەسەڵاتداری خەڵک بکوژی و سکی خەڵک بستوێنی و جەرگی دایکی خەڵک بستوێنی. چکۆم وەکو شاعیر ئەفەرمێ: تنام عينك والمظلوم منتبه تدعو عليك وعين الله لم تنم. تو أخويت برخي خودي كسي مظلوم بوت الله سير شوان، سهامي ليل تيري شوانت بيوانا. كوتايكي أويه فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. نكي مغرور بأزيزكم، نكي دنيا بتقوري، نكي دنيا بتدوريني. من أم نصيحة بو خومة يا كم شد نفسي خوم تنبيه أكم بوي كوها دنيا زور كرتو كما أو تابا شاوي سرم أي بينم ولاتيكي كبو كشومات وجوان صدان هزار خويني نحقيت يا رجاوة يستأواني ككجان بنا حق ولاتكيان داجير كرا لقيامة وأوانشي كوا ولاتكيان داجير كرا يستاك لقيامة. بويا تويش همو خمو ناسورة كانت بدل دسخوا وكو يعقوب أفرمي: إنما أشكو بثي وحزني إلى الله. من وەکو عەبدێکی داما و لەسەر ئەم بەردەڕەقە دانیشتومە هەموو دڵسەغڵەتی و ناخۆشەکانی خۆم ڕادەستی ئەڵڵا ئەکەم، تۆی شەروا بکە. ماوەیەکی تر ئێرە جێ ئێڵین ئینشاءڵڵا لە بەهەشتا ئەڵێن: الحمد لله الذي أذهب عنا الحزن. دووری خۆشەویستان، نەخۆشی سەرجێ، قەزاری ناوبازار، سجن، داماوی، هەژاری، پەکەوتەی لە بەهەشتا ئیسراحەتت دەرئەچێ ئینشاءڵڵا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.